سەڵات سێرڤینگ ناوی ئەپلیکیشنێکی مۆبایلە کە هاوکاری موسڵمانان دەکات بۆ دۆزینەوەی شوێنێک بۆ ئەنجامدانی نوێژ لەو شوێنانەی کە مزگەوتی تێدا نییە لە فەڕەنسا. ئەو ئەپلیکیشنە بیرۆکەی 5 هاوڕێ بوو، لەوانەش یوسرا فروج و ئەمازیغ بن عەبدوڵڵا و سیفیان عەبدوڵڵا. ئەوان ڕوونکردنەوە بۆ ئەو کەسانە دەدەن کە دەیانەوێت ئەو ئەپلیکیشنە بەکاربێن. با ئێمە وادا بنین لە کاتی مۆڵەتی کارکردنی دەمانەوێت نوێژەکانمان ئەنجام بدەین. سەیریش دەکەین مزگەوت نییە لەو ناوچەیە، هەر بۆیە پەنا بۆ ئەپلیکیشنی سەڵات سێرڤینگ دەبین. ئێمە لەو نزیکانە ماڵی عوسمان عەزیزمان هەیە کە خاوەنی شوێنێکی ڕۆشنبیریە و دەتوانێت هاوکاریمان بکات و بەرماڵمان پێ بدات بۆ نوێژکردن. هەر بۆیە داواکاریم بۆی ناردووە پێش 10 خولەک. Donc je lui envoie une invitation pour dans 10 minutes par exemple. یوسرا فروجیش کە یەکێکە لە دامەزرێنەرانی ئەو ئەپلیکیشنە وای دەبینێت کە سەڵات سێرڤینگ هاوکاریەکی گەورە پێشکەش بەو کەسانە دەکات کە سەرقاڵن. لە سای ئەپلیکیشنی سەڵات سێرڤینگ هەر کەسێکی خاوەن کاریان گەشتیار دەتوانێت شوێن بۆ نوێژکردن بدۆزێتەوە. هەر کەسێکیش کە خان و شوێنێکی گونجاوی بۆ نوێژکردنی موسڵمانان هەیە دەتوانێت ناوی شوێنەکە لە ئەپلیکیشنەکە تۆمار بکە. ئەو کەسانەی ناوی خۆیان لە ئەپلیکیشنەکە تۆمار کردووە پێشوازی لە هەر کەسێک دەکەن لە پیاوان و ئافرەتان کە بیانەوێ نوێژەکانیان ئەنجام بدەن یاخود وەک هاوکاری و پێداویستی نوێژ بۆ شوێنەکە دابین بکەن. ئەو کەسانەی ناوی خۆیان لە ئەپلیکیشنەکە تۆمار کردووە پێشوازی لە هەر کەسێک دەکەن لە پیاوان و ئافرەتان کە بیانەوێت نوێژەکانیان ئەنجام بدەن یاخود وەک هاوکاریەک پێداویستیەکانی نوێژ بۆ ئەو شوێنە دابین بکەن. ئەو کارە پەیوەندی بە یەکگرتن و برایەتی هەیە. سەبارەت بەخۆم شتێکی ئاساییە کە بەدەم داواکاریەکانەوە بچم، چونکە دەمەوێت بەخشندە بم لەگەڵ هەر کەسێک کە دیدەنی ڕۆحی لەگەڵ من هەیە. ئەپلیکیشنی سەڵات سێرڤینگ لە مانگی 9 ساڵی 2014 کەوتەکار. ئێستا لە سەرتاسەری فەڕەنسا 2500 بەکارهێنەری هەیە. بیرۆکەی ئەپلیکیشنەش لە چوارچێوەی پێداویستی بەرهەمهێنەرانیەوە سەرچاوەی گرتووە. لە ڕابردوودا فروج لە کۆمپانیایەکی گەورە کاری کردووە، نەشی توانیوە لە کاتی نوێژدا کارەکەی جێبێڵێت و بچێتە مزگەوت بۆ ئەنجامدانی نوێژە فەرزەکان. بینیمان کارەکە گونجاو دەبێت کاتێک مزگەوت نییە و ئەگەر هەش بێت دوای نوێژکردن دادەخرێ، بەڵام خەڵکێکی موسڵمان ماوە نوێژەکەی ئەنجام بدات لە کاتێکیشدا موسڵمانان وەک یەک خێزانوان. بۆیە گوتمان لە ئەگەری نەبوونی مزگەوت پێویستیمان بە شوێنەکە بۆ ئەوەی لێی کۆ ببینەوە و یەکتری بناسین. دامەزرێنەرانی ئەپلیکیشنەکە دەڵێن بۆیە بڕیارماندا ئەو بەرنامەیەدا بڕێژین چونکە لە فەڕەنسا شتێکی لەو جۆرە بوونی نەبوو. هەروەها هاوکارێکی باشی موسڵمانانیش دەکات بۆ ئەنجامدانی نوێژەکانیان. بە هەر جۆرێک لە جۆرەکان نامانەوێت ئەو شوێنانە شوێنی مزگەوت بگرنەوە. ڕۆڵی مزگەوت دیاریکراوە لە ئیسلامدا کە ڕۆڵێکی کۆمەڵایەتی دەگەڕێ. لە ڕاستیدا سەڵات سێرڤینگ جیاوازە، تەنها هاوکاری ئەو کەسانە دەکات نوێژەکانیان ئەنجام بدەن لەگەری داخرانی مزگەوت یاخود نەبوونی مزگەوت لە شوێنەکاندا. ئەپلیکیشنەکە بە خۆڕاییە و ئێستا لە ماڵپەڕەکانی تایبەت بە ئەپلیکیشنی مۆبایل دەست دەکەوێت. بەڵام دامەزرێنەرانی دەیانەوێت خزمەتگوزاری پرۆگرامەکە فراوان بکەن و بیگەێنە ئیسپانیا و بەلجیکا و بەریتانیا.